بەڕێزان، ژیان سەخت و دژوارە. هەموو مرۆڤێک لە جەنگێکدایە کە کەس پێی نازانێت. دڵنیا بن ئێمە هەمومان ڕووکەشی مرۆڤەکان دەبینین، تەنها دیوی دەرەوەی دەبینین. وامەزانە تەنها تۆ غەمباری و خەڵکی هەمووی دڵخۆشە. هەموو ئەو کەسانی کەوا تۆ لە ڕووکەشە بە بەختەوەریان دەزانی، دڵنیا بە لە ناو ناخی خۆیاندا، لە ناو ماڵی خۆیاندا، لە دەرونی خۆیاندا بێکێشە و گرفت نین. هەموو مرۆڤێک لە جەنگێکدایە کە کەس پێی نازانێت. لە پشت پێکەنینەکانەوە برینێکی قوڵ هەیە. کەسانێکن قاقا لێ دەدەن، بەڵام مانای ئەوە نییە هیچ گرفتێکیان لە ژیاندا نییە. دڵنیا بە لە پشت پێکەنینەکانەوە برینێکی قوڵ هەیە. لە پشت نیعمەتەکانەوە بێبەشبوونێکی لە ناوبەر هەیە. ئایا چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە بەدڵ پەنا ببە بۆ خوای پەروەردگاری جیهانیان. بە کوڵ و بەدڵ دوعا بکە لە خوای پەروەردگار بپاڕێەوە. لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخششدا نمونەیەک وەردەگرین. لە سوورەتی مەریەم لە ئاەتی 2 تا 9دا خوای پەروەردگار باسی پیاوێکمان بۆ دەکا کە یەکێکە لە پێغەمبەرانی پایەبەرزی خوای پەروەردگار، سەلامی خوا لە هەموو پێغەمبەران و لەو پێغەمبەرە بەڕێزەش کە زەکەریایە. زەکەریا پیاوێکە بە تەمەن، ژنێکی نەزۆک، چەندەها ساڵە بە یەکەوە هاوسەرن، تەمەنی گەنجێتیان تێپەڕیوە و چوونە ئەو پەڕی پیری، بەڵام تامەزرۆی منداڵن. یەکێ لەو شتانەی لەو خەڵاتانی کە خوای پەروەردگار بە مرۆڤەکانی دەبەخشێ و مرۆڤ لە سەرەتای هاوسەرگیریەوە بەردەوام چاوەڕێی ئەوەیە پیاوەکە وشەی بابە، دایک ژنەکە وشەی دایە ببیستێ، خوای گەورە ئەولادی ساڵحیان پێ ببەخشێ و چاویان گەشت بێ، قوڕەت و عینێکیان پێ ببەخشێ کە چاوی مرۆڤ بەس بە منداڵی مەلۆتکە دواتر بێتە گەنجێکی ساڵح، بەس بەوە گەشت دەبێتەوە لەم سەر زەویەدا.